خۆشەویستان بەردەوامی لەسەر ئاهەنگەمانە کەمان دەڕازینەوە بە دەنگی بە سۆزی بولبولی کوردستان دەنگە بە سۆزەکەی کاکا یوسفی کوردستانی و چەپچە گۆرانی پێشکەشە بە کاکا هەڤاڵی خۆشەویست هەڤاڵ بلباس ناسراوە بە هەڤاڵ لەندەنی پێشکەشە بە کاکا سەمەدی لەندەنی و کاکا هیلالی خۆشەویست و کاکا هاوڕێی خۆشەویست پێشکەشە بە هەموو بەریتانیەکان هیوادارم بەدڵیان بێت.
شرانم aman 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 گرانی سیمای تو پیشکش با ملازم سالار و ملازم نواز پیشکش با همون بریتانیا کانی و آدم مقلی بود. روی بزین دلی بتی ماری من دهلی بزید روی بزین دلی بتی ماری من